ئەم پیاوە ماوەی 2 ساڵە ئۆتۆمبیلە بارڵگرەکەی کردووە بە کتێبخانەیەکی گەڕۆک. مەبەستێتی هەموو شار و شارچەکانی کوردستان بگەڕێت. خاوەنی ئەم کتێبخانە گەڕۆکە بەلایەوە گرنگ نییە کتێب بفرۆشێت یاخود نا. ئەو تەنها ئامانجی ئەوەیە کتێب و خوێندنەوە ئاشنا بە تاکی کورد بکاتەوە. کتێبخانەی گەڕۆک پرۆژەیەکی دەگمەنە و هاوکات بژێوی ژیانی ئەم هاوڵاتیەشی دابین کردووە. ئێوە یەکەم کەناڵن کە ئێمەتان بەسەر کردوێتەوە لەم مەرحەلەی جاری دووەمی کتێبخانەی گەڕۆکە. مانجی ئێمە یەکەم بە دەرەجەیەکە من کابراایەکمەوەی شوکارمە بۆ بە کەسابەتی من بۆ معیشەتی ماڵ و مناڵی خۆم. بەڵام پرۆژەکە ئێمە پرۆژێکی دانسخەیە. کتێبخانەی گەڕۆک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەر نییە، لە تورکیا نیە، لە ئێران نییە، لە سعودیە نییە، لە هیچ شوێنێک نییە. ئێمە شتێکی جوانمان کردووە، بفرۆشین یانەی فرۆشین، کتێبمان لێ بکڕن یانەی کڕن. ئەنوەر حەیدەر لەسەر کتێبخانە گەڕۆکەکەی نووسیوێتی خوێندنەوە لە دڵەڕاوکێ و نیگەرانی دوورمان دەخاتەوە، بەڵام ماوەی چەند ساڵێکە تاکی کورد لە کتێب و خوێندنەوەدا بڕاوە و بەپێی پێویستگرنگی بە خوێندنەوە نادرێت. هاوکات نووسەرێکی ژۆکاری بە کولتور نەکردن و دابڕان لە خوێندنەوە و کتێب دەخاتە ڕوو. بێگومان کێشەکە ئەم بەڕێزە ئیشێکی زۆر گەورەی کردو، بەس کێشەکە لە شوێنێکی ترەوەیە. ئێمە وەکو سیستەمی پەروەردە، وەکو مامۆستایان، وەکو قوتابخانە، وەکو وەزارەتی پەروەردە کەمتر گرنگی بەوە دراوە کە ئینسان بزانێت، ینی زانین لە پێناو زانینە. ئەو کۆمەڵگەیە ئەبێ پرسیاری هەبێ. ئێمە وەڵامەکانمان لە ناو کتێبان. ئەگە مرۆڤێک پرسیاری نەبێ، بەڕای من ئەگە مرۆڤێک پرسیاری نەبێ ناتوانێت بخوێنێتەوە. بەدبەختانە ئێمە کۆمەڵگەیەکی بێ پرسیاری، هیچ پرسیارێکمان نییە. تەنیا کۆمەڵگەیەکین زۆرتر لە وەکو کۆمەڵگەیەکی سەرەتاییەژین، پێداویستەکانمان سەرەتاین. کۆمەڵگای پێشکەوت و گرنگترین شتی کتێبە، نووسینە، خوێندنەوەیە. وەک دەوترێت خوێندنەوەی کتێب دەروون ئارام دەکاتەوە و ڕۆح ئاسوودە دەکات. بەڵام قەیرانی دارایی لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا نووسەران و ڕۆشنبیران و تاکی کوردی لە کتێب و خوێندنەوە دوورخستەوە. بتوانم بچمە هەموو شار و شارۆچکەیەک، هەتا ئەو دیهاتە گەورەکانیش بۆ نمونە دەیەکە بێکە حدودی 100 ماڵێک بێ حەزم لێ بچم و سەردانیان بکەم، ئیتر کتێب بفرۆشم یانەی فرۆشم، پێم خۆشە و گەڕانەی خۆم هەر بکەم. ئامانجی سەرەکی ئەنوەر حەیدەر لە ڕێگەی کتێبخانە گەڕۆکەکەیەوە ئاشتکردنەوەی تاکی کووردە لەگەڵ کتێب و ڕەوانەوە و ئارامکردنەوەی ڕۆحی ڕۆشنبیران و نووسەرانیشە لەگەڵ هەموو ئەو ناونیشانانەی لە کتێبخانەکانی کوردستاندا هەن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.